ئێمە ئێستا لە سۆرانین. خێزانی ئەم جارەمان 4 منداڵی نەخۆشیان هەیە. باوکیان بەهۆی نەخۆشی گیانی لەدەستداوە و داکیشیان نەخۆشە. زیاتر لە 20 ساڵە کرێچینە. بە هەندێک سوپرایس ژیانیان دەگۆڕی. زينبة هند كتو كركم هي والله انت ايش كرمني كسني بري ميان متين داي كسني ايش ملوبكا بخوش نخوش زقت ميس وكريمية صوفان انزلاقمي فقراتم هي نخوشم بشر اخوي اوري لو من دارنا نادتوا كسيانيا كتا كان شم هيك كانت تاي ضعيفة دكتور تبيس بلي زريا تاوت شي نابيني اويت كم كتت كم ناوندي بعد الخيني لكبولا داويدي نخوشة ندارش قلت كم عمري تصار سارة أو نخوشة خاصخان أنا كلي هم حفتة أيبا خاصخان أنا كلي قليلة سنة ماري تساويتي فهم حفتة أيبا هذا اسمه ستك سياقر ما تسمع هوليري أمين مولا هوليري سيما جارك دكتور إشاعة بيجري إشاعة بس صدفان زا بتارصتي لو قريك إذا خو قريك تيلي ديتي بس تارصري شي ليرين يوم من دارم إلى تارسل إلى دروية بس كس دكتوري أولادنا ما أونا كم هز دكتور كسنا الدكتور أخوي ليبدن قريس دماري تساويتي لا تنا ماشكي تساوي بيس بارتشي زور أو من دارم أو كش طلبة لك تكارم بشر خوار اللي نادته والله خاني كش متوا أبينن فرقيني أو تمار لنا وآوية فرقيت أو دري وجورينيا أقل دري باران نبيلا جوري باراني من هو من دارهم تشينو خوشي بوينا بخوت كورا كم صبي شاشة بي بارست مكتبي بارينيا عينك تكان مهروا بينس كتمية بمصرفن أو شنو خوششن بخوي سويت كري خاني دوما قاس ما قنم دار بارم نبوه والله بارم ولدي بيت بيجدر كي نيتم بارب دمي بيم قلت تم كاربك بوبر نيتم بارب دام تمنيم بارم نيا كسني إيشم لو نيتم بارب بيتسنيا بين زارني لو ماري نيتن بخو من درسنا مكتب بخو بدي بو باران سنيا بإمكان تمني تكسيتشان لو بقرم نيتم بخوي بخو شوشات السبيني أو تجمع أجريا لو غوشتينيا بارم نبو غوشي لو أو كم لو بكرم بخور عن نمو نيم تسمعني أجريا الخصخان على كده تكسم رانا ديل أجريا داغوش تخوم نيتم تمشي له دويرم أما ما تو أمين مو تسشوا الخصخان على كده أمين مو لقاو من داري بطاقتني بخو بشر خو أورني ناتتو كسنا على تكو تسكي كوجي أم بارم زور قرانا بطاقتني بكسمني بارم زور قرانا بخو بدا صحابي أخوهم بزبني حبي الراو الصايمة أمي ولا قاو من دارا ديو ماري بارم قرامي كهربا خراب أو خراب همر بخوم اصبروها كم بارنين هيك نما لبر آوي بخو همر أهلك كارتشي فيه قبل بس انت كسات ما هولي لو ليش بس اودي مو ساعات لقيت انا جراز ده اني شو حتى اسمع كما هوليري لباش مرني اما فوتان وضع خراب وضع زور شربو برأت او ما برك باش تربون عندك باش او نما اما وضع خراب
دو سارە مەوەزەنا زۆر خراپ بووە. وڵا چیش دا پارێک ئەگرێن یا و نزانێ بگچکەکەم نزانێ هەیە نیار نیتم لەچێت لۆ بینم ئەگەنم می لەچێت لۆ بینم تێناگەندایەوەن و ئەم هەموو جلچی جێژدان دەوەدارە تێکچم تێگەنم بی لەچێ بینم نیتن بەخۆ جلچی جێژدان لۆنە وڵا جلچی مەکتەبێن لوان ناکڕم بەخۆی نیتم بەچ بکڕم پێڕا ناگەم بەخۆی وڵا جلچی مەکتەبێم لۆ نەکڕینە پێڕا ناگەم. سلام ورحمة الله سەرچاو فەرمو ئەمە زۆر لە کاتتا ناگرین هەر لەناو ئەو پاسەی پیاسەیەکی ناو سۆران دەکەین و بە خۆمان هەندێک قسەش دەکەین. لە وەزعی ژیانتانەوە دەست پێ بکەم بەگشتی ئەو خانووی ئێستا تێدا دەژین کرێوانەیە چەند ساڵە کرێچینە؟ وڵا لە مێژە تقریبا چەند ساڵە؟ وڵی لە 2000 ئەوزان 5 پێشە هێشتا کوڕەکەم نەبوو 2005 هەر زەواجتان کردو لە کرێنە؟ تقریبا 21 ساڵە یان 19 وانێ؟ 19 ساڵە. ئەو کاتێک کە باوکیان مابوو لەوانەیە لەگەڵ ئەوەی کە کرێکیش بوو بەڵام ئیشەکەی و هەر بوونی ئەو لە ناو ماڵدا هەندێک بڵێن ئەو بار قورسی ئێستا هەیە کەمتری کردبوو. باشتر بوو ئەو مابوو زەگەر ئەو نەما وەزن خراپ بوو زۆریش دوای نەمانیا و ئینجا خراپ بوو. ئەدی مندارەکەم نەخۆشە ئەوە گرێ لەس دەماری چاویتی هەموو هەفتە ئەیمامە دکتۆری هەولێر نەما پێی نەکەم چارەسەرشی لێرە نییە ئەو مندارە ئەو گرێ لەسە دەماری چاویتی ناو چاوی پشت چاوی گرێە لە چارەسەر لێ دەرەوەیە مندارەکە. لە چەند دەر چارەسەری هەیە؟ لێرە هندستان یەک پێکوتی لێ لە چارەسەری لە هندستان و لە ئەڵمانیا ئەو مندارم ئەم دەگەر ئەو مندارش زۆر ئەوە بوو ئەوان کە نەخۆشن مندارەکان بەس هەشانی لە ئای باشترن. لەسەر ئەو وەزع و نەخۆشەکەشیان تووشی قەرد و ئەوانە نەبووینە؟ بەرەوەڵڵا بەرەوەڵە قەردارن. قەردەکەی چییە زیاتر؟ وەڵە زۆر قەردارن. ئێستا ئەوە دونێکی ساحبخانی ئەوەی چەند ڕۆژە تەلەفۆنمان لەو کارە کرێم لەو بینە پارەم نەبوو کرێ لێو بەم نەبوو لۆی بە هەستا مندێکە چتی مارە ئەشیا چتی مارم فرۆشتێ و مندێک پارەم لە خۆر کردەوە هێشش بەش ناکە. چیت فرۆشتەوە؟ وەڵە مەسەن هەندێک چتم هەبوو لە مارسە لازم فرۆش چتی ئەشیای مارە هەندێکم فرۆشت کەونتەرێکمە بوو فرۆش هەندێک چتم هەبوو فرۆشتم لە مارێک مافورمان فرۆشتم هێشش بەش ناکە. ئەی مانگێکی تر شتێکی؟ وەڵی بەتەمای خوای هەڵ گەورەیە تەمای خۆی وا بڕوا هیچ شتێکی ناوماڵ نامێنێ. هەوڵ چ بکەن وڵا دونیشەیە لە وڵا لە خەفەتانە نووسمات دەست بینی بۆ قەردت نەدەکرد بۆ کرێکرد ڕۆمانە چی قەردکەم چی قەرد نەدەتێ ڕۆژ هەدێن دەرکەت لێگرن و دەیگوتم بڕۆ لەو خانت وڵا نمش ناوی خانێ بخانی بەدەستکەوی ئەڕۆم هاوسەرش هەموو لەسەر ئەو مندارم دەرسی گرانە ئەو کوڕم هەمیشە باری بکەم
ئێ سەردەستی ئەفەوتێ خاوەن قەردەکان داوای قەردەکانیان ناکەنەوە؟ بەرە وەڵڵا ئەدی چیان پێ دەڵێ؟ وەڵا جارێم نییە نییە لە شەر بن کەنجە هەبوو نیتم جارێ ئەمیش بەخۆ نەخۆشم ئەمیش بخۆ میشم پێ ناکرێ نەخۆشم ئەمیش تاوا نیمە بەخۆی ئەمیش سۆفانم هەیە ئینزیلاقم فەقەراتم هەیە زەخت و سوکەریم هەیە بخۆ گریم هەیە لە هەناوە ئەمیش بخۆش تەواو نیمە من ئەم کارتونە هەڵگرە بەرە بیکەوە بەرە بەس چاوت خۆش خوا خێرت بنووسی یا ڕەبی ئەمڕۆ دەتوانی هەموو قەردەکان بدەیتەوە ئینشاڵ بە تەمای خوای خوا خێر بنووسی ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی هەرچی قەردە لەسەر ئێوە کە بەهۆی نەخۆشی و چارەسەری منداڵەکان قەرتان کردووە بۆ کرێ خان و هەموو قەردەکەمان دابین کردەوە دەست خۆش بە ڕەبی خوا خێرت بنووسی ئەوڕۆ بڕۆ قەردەکان بدەوە ئینشاڵڵا دەست خۆش خوا خێرت بنووسی دەست چاوت خۆش ڕەبی خوا خێرت بنووسی وەڵام ئەم داری بم بەخۆ بەسەی تەکسی ئەچمە هەولێرێ ئەمە مشکلێکی گەورەت بە حەل دەکەوانیە بەرێ دەست خۆش ڕەبی خوا خێرت بنووسی بەخۆزم چ مەسرەفش لەو منداروی نەخۆشەکەمەکەم بەخۆ بشگە لەوان دیکەشم ئەو کارتونە لەوێدانە بە باسی نەخۆشی خوا خێرت بنووسی ڕەبی خوا خێر بنووسی خوا لە خاتری گەوری ئێمە لە خزمەتتانە سەلامەت خوا ئینشاڵڵا خوا دەرگای باشتریشتان لێ تەمای دەکاتەوە خوای گەورە بۆ چارەسەری منداڵەکان چ دەکەی؟ وڵی هەندە زایان بەمە خەستەخانێ لە خەستخانش بێ فایدەیە ئەگەر نەبێت چی لێ دێن؟ وەڵە تێ ئەوا بن ناحێن و ئەوێ ئەنی کوڕەکەم نیە قەلبی خۆم حەد مەکە ئەو چیژێت کێشم دکتۆری گوت پێیس بە لێزەریە چای زەعیفە وەڵا سامی ژۆن هەندی هەر بگرێم خەمیان لێ بخۆم خۆش مسە چاوم کەس بووە هیچت لە دەست نایە بەس بۆیان دەگرێ؟ ئارە وەڵا هیچ کەس نییە بەشەری خوا ئاوڕێن لێ نادەتەوە کەس خوان لێ ناکەتە ساحێب بەس خوان هەیە خۆش گەورەیە ئارە وەڵا ناڵ بەشەری خوا ئاوڕێن لێ نادەتەوە ناڵ بمرن دوڕەن کەس دوای خوا ئەوان بەنێ. تویان هەیە بەنێ. و داکیانی باوکیانی وەڵا جە لە من زیاتنی کەسیان نییە چ ئاواتێکت هەیە لە ژیان؟ وەڵا بەس من دارەکانم سەرکردان نەبن و خینی خۆش تاوا بکەن و وەڵی بەس ئەو کچەم چابی بەسە هیچم نایە ئەم دارە گچکەکان زۆر خەفەتیش زۆر لەویە خۆم تکەم وەختی ئەوەیەکەی تا ئازار خۆ شتێشتێنی یانی سۆبەی بەرەدەتەوە یان لە خۆ ئەدا لە تاو ئازاری خۆ بە ئەو کارتونەشت بدەمێ فەرموو دەست خۆش باخێ دانیشە دانیشە هەڵگرە بە لای تو بێتم بەرێ ئەو کارتونەش بکەوە بەرێ ئەوە بیکەوە بەرێ چارەسەری بەرێ نەخۆشی ئەو منداڵانە ئەومان دابین کردووە بەی خۆت و بەی هەموو منداڵەکانیشت بەرێ هەرچی چارەسەریان پێویستە ئێمە بۆیان دابین دەکەین و وەکو دەستگای خێرخوازی بارزانانی ئەوەی لە دەستمان بێت تەقسیری ناکەین ئینشاءڵڵا پاداش بدەێ ڕبی خوا خێر واجبی ئێمەیە خاتری گەورەی خۆ هاوڵە زۆر باش ئەوە کردم قەردلۆ سوک کردم خوا خێر بنووسی یا ڕبی وازر پاداش بدەێت لە خاتری گەورەی خۆ هاوڕ لەو هەتیمان ڕبی خۆ ئاورش لەنگۆ بدەێت لە خاتری گەورەی خۆ خات هەموو ناو پیرۆزەکانت واجبی ئێمەیە ئێمە هەرگیز ناتوانین ئەو بۆشاییەی کە باوکیان دروست کردووە کە چووە بە ڕەحمی خوا ئێمە ناتوانین ینی بۆشایەکە پڕکەینەوە بەڵام هەوڵ دەدەین بەشێک لە ئەرکەکانی ئەو لەسەر شانتان کەم بکەین جێبەجێ بکەین دەست خۆش ڕبی خوا خێرتان بنووسی یا ڕبی لەگەڵ مەکتەبێ چۆن نەوان
هەمویان باشن والله باش و خرابن الحمد لله. دەزانم ئاگدارم لەوەی کە جلوبەرگ و بەێ پێداویستی و بەێ خەرجی مەکتەبیان بەێ نەک هەرکەمە نییە بەێ لەگەڵ ئەوەش ئەوە بۆ ئێمە ینی زۆر جێ ڕێزگرتنە پێی دەزانین کە نەتێشتووە منداڵەکان سەرڕای ئەو ڕەوشە ناخۆشەش لە خوێندنەکەدا ببڕێن خوێندنەکەیان لە هەموو شتێک گرنگترە. وەڵامی شەرم بەشکێ بە تەمای خوا هەوسەر بەس لەسەر ئەو منداویسەی کەچکەم دوونە ئەوان دەرسیان زۆر گرانن. جلوبەرگ و پێداویستی و خەرجی خوێندنیشیان ئێمە وەکو دەستگای خێرخوازی بارزانانی بۆیان دابین دەکەین. ڕبی خوا خێر بنووسی خوا لە خاتری گەورەیە خۆ ئێمە خزمەتیان دەکەین و بە هەموو شانەزیەوەش خزمەتیان دەکەین لە مەکتەب لە نەخۆشی لە هەر شتێک ئەوان پێویست بوو ئەوەی لە دەستمان بێت ئینشاءڵڵا ئێمە خزمەتیان دەکەین. خوا لە خاتری گەورەیە خۆ. ئێمە ئێستا گەیشتینە ماڵ ئینشاءڵڵا خوا دەرگایەکی باشتان لێ بکاتەوە و هەروەکو باسم کرد قەردەکان بدەوە و خوا شیفا بۆ نەخۆشەکانیش بنێرێت هەمووشیان چارەسەر دەبن و هەر شتێکی دیکەشتان ویست ئەوەی لێتوانە ئێمە دابێت خزمەتتان دەکەین. پاداشم دەتیا ڕبی خوا خێر بنووسی خوا بوو پارێز لە دنیا و قیامەت خێر بەرکەت بکەوتە عمرتان یا ڕبی خوا خێر بنووسن. دووبارە زۆر بە خێربێ خوا خێر دونوسی ئەوڕ لەم گۆبدەتیا سپاس ببوورەکە ئەگەر لە کاتی ئێوەشمان کرد خوا خێرت بنووسی یا ڕبی لەواتی چاکەی خوا خێرتا بنووسی. زۆر سپاس زۆر زۆر مەمنون بەڕێزی سپاس. ئەو ئەوە دەزانێتن کە بەرنامەکەمان تەواو بووە بەڵام سوپرایزە گەورەکە ئێستا ئێمە بۆی دروست دەکەین. ئێمە پێکوتی بەرنامەکەمان تەواو بووە بەڵام ئەوەش ما بوو کە پێت بدەین دەست خۆش مخواقیدنیستی ساحبخانەکە بە توی گوتو بوتاوە ڕەمەزان بووم چۆڵکەوانیە ئەوجا سەلامی پێ بگەینە و پێ بڵێ ماڵت ئەوە و ئەو بکسە دەست خۆشبی خواخێرەوەزانە دەست چاوت خۆش بەڕی خوا خێر بنووسی ئەمڕۆم ناکرد ئاغا ناکرد شکر خوا. بقى تصور هناك بس خوش ربي خوا خير بنسي خانويك بات همو كلو بالينا ومالا ابو دابي خوش ربي خوا خير بنسي يا رب قد بروا مناكل بيروزا ان شاء الله. امين ان شاء الله ان شاء الله چارەسەر من داڵەکان امين چارەسەر دەبن وەردەگەردەکان دەوە خانووی کینوی فلانی کینوی خير بنسي قد بروا مناكل هزار جار فربي خوا خير بنسي بيروزا ببورا لا مناكل. تەوەکو ئەوان خۆیان حازر دەکەن پێکەوە بەرەو ماڵە نوێیەکە دەچین.
مادام دري او هيتي ما نخوش واي باريزي مادام اور لو هيتي انا بكس بكسيان وسخوانا بو هون انغو يكم قدوم انغو مادام اور لو هيتي ما دا وهيتي ما بسري كرنو ان شاء الله خوا اي باز خمني هيت بس كاك مسرور كاك مسعود بارزاني هم يعني بنا ماريان هم ان شاء الله خوا انا باريزي زور ممنون يعني ربي خوا بيان باريزي